والله ظلم سخلت بو لقل اوانا لخلق چمچمال فيازان جناحا ئەمڕۆ کۆتا ڕۆژی ئەو کەمپینەیەکەوە ماوەی 3 ڕۆژە بەردەوام و لەلایەن ڕۆژنامەنووسانی قەزای خورماتۆ ڕاگەیەنراوە. من ئەم بە کورتی ئاماژە بکەمە سەرەوەیکەوە لە خورماتوو جگەلەوەی هاوڵاتیانی کورد بەچڕی دێن هاوکارەکانە دێن بۆم کەمپینە نەتەوەکانی تریش وەکو تورکمان و یاخود عەرەب لە بەیانیەکۆ بەچڕی عنی دێنێ لاگایکی پارە بێچی شتومەک و کەلوپەلۆ بابەتانە من سافرەتێکی تورکمانم لەلایە هاتووە فەرشێکی تازەی کڕیوە فەرشەکە وەک لێوەنەکانە دیارە هەل بە تازەی کڕێت و هێنایەتی بۆیرە عزیێت نوێگە بێت تێرە خۆی تورکمان و تۆزە کوردیش دەزانێت تۆ بۆچی هاتووی بۆیرە چی وای لێت کردکەوە و فەرشە بکڕی بێ بۆیرە کاکە ئێمە چەند ساڵە دانیشتمان گشتی هاوسەکەمان فەرق نەکردمان لەگەڵ کورد ئەوە یعنی وتیان لە چەمچمال ئاو هەبووە منش زۆر خەفەت هەم بووم وتم ئەوە پارەم هەیە ئەوە بڕۆم تەبەڕع بکەم لەگەڵ براکەمان خۆشکیەکەمان گشتی گناحە ئێمە گشتی مسلمانن گشتی پەغەمبەرمان یەک رب العالمین یەک پەغەمبەرمان یەک ئیتر قەت فەرق نەکردمان ئێمە گشتی خۆشکمانە براکەمانە خەڵکی چمچمال خەڵک یعنی کوردەکان گشتی عزیزن لەگەڵ ئێمە یعنی حەزەکەن هاوسێکەمان یعنی ئێژم گشتی کوردن فەرق نەکردمان قەت ئیمڕۆ تو چی وای لێت کردکەوە هاتی ئمڕۆ چی تاورد بۆیرە تو چی وای لێت کردکەوە بێ بۆیرە و هاوکاری بگەین دەم کەمپینە والله دڵم سخلت بوو لەگەڵ ئەوانە لە خەڵک چمچمال فەیازان گناحن گشتی مسلمانن ئەی ئێمەش مسلمانن یعنی نابێ من پارەکە لە ماڵ هەممە بوتم ئەوە بابم تەبەڕع بکەم لەگەڵ یەک فەرشە هاوردم یەک تۆپ فەرشەیە هن منە نامێ لەبانی نووسیام پەیامت چییە؟ چی تەیە بۆ خەڵکی بۆ هەر سێنێتەوەکە کورد و عەرەب و تورکمان چی پەیامێک تەیە بۆیان لەم ڕۆژێکەوە کەمپین ڕاگەیەنرا و چی بکەن والله حەزەکەم گشتی یعنی ئەگەر ئیمکانیاتی هەیە با بێری تەبەڕع چی هەیە لە دەستی با بێرە تەبەڕع بکە ئەوانە یعنی خەڵک چمچمال گوناحن یعنی گشتی هەر فەیەزان لەکۆ بووە تەبەڕعەکەن ئێمە قەدەر الإمکان چی هەیە لە دەستیان با تەبەڕع بێرن لەگەڵ خەڵک ئەوانە دەسەکان تۆ لەش ساغ بێت ئەمڕۆ سێم ڕۆژی کەمپینەکەیە و ئەم شەو کۆتایی کەمپینەکە تێت کۆتایی بە کەمپینەکە دێت دیارە لە بەیانیەکۆ پەیوەندێکی زۆرمان پێوە دەکرێت لەلایەن هاوڵاتیانی عەرەب یا تورکمان ئەدرسی شوێنەکەیان ئەوێت من هەر خۆمان ئەم نیمەڕۆیە هاوڵاتیەکی تورکمان کە لە هێزانەکانە دەوامەکەوتی من مەجای ئەوم نییە کەوا فریای ئەم کەمپینە بکەوە مەفتەی داهاتووە گەڕێمەوە بۆیە دوکانێکی ڕاست پاردووتی بڕۆن لە جیاتی من کۆمەڵەیە کارەستە و کەلوپەلی ناوماڵی کڕی و لە ڕێگە ئێمەوە گەیانێ ئەم کەمپینەوە ئەم شەو کاتژمێر 12 کۆتایی بە کەمپینەکە تێ و سبەینێ هەرچەندە پارە و کەرەستە و با بڵێن ئەو کەرەستانی کە کۆکراوەتەوە هەمووی ئەبرێت بۆ زیان لێکەوتوانی چەمچەماڵ.